دەنگ دەدات دوای ئەوەی کە عەبدوڵڵا گول سەرۆککۆماری پێشووی تورکیا ئەویش بەشداری کرد لە پرۆسەکەدا. ئێستا ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆککۆماری تورکیا بەشداری دەکات لە پرۆسەی دەنگدانەکە. بەڵێ ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆککۆماری تورکیا ئەویش بەشداری کرد لە پرۆسەی دەنگدان و چاوەڕوان دەکرێت هاوشێوەی سەرۆکوەزیرانی کاربڕێکەری تورکیا لێدوان بدات. تا ئێستا دیار نییە کە لێدوان دەدات بۆ میدیاکان یاخودنا. پێشتر سەرۆکوەزیرانی کاربڕێکەری تورکیا ئەحمەد داود ئۆغلۆ ئاماژەی بۆدا کە دیارە لە کۆنیاوە لەوێ دەنگیدا ئاماژەی بۆدا کە هەڵبژاردنەکەی تورکیا جەژنی دیموکراسیە و خۆشحاڵە کە تا ئێستا هیچ پێشێلکاریەک لە هەڵبژاردنەکەدا ڕووی نەداوە. کەمێک بەر لە ئێستاش عەبدوڵڵا گول سەرۆککۆماری پێشووی تورکیا ئەویش بەشداری کرد لە پرۆسەی دەنگدانەکە. ئێستا ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆککۆماری ئێستای تورکیا بەشداری دەکات لە هەڵبژاردنەکە کە سەرۆکی گەورەترین پارتی تورکیا بەپێی ئەو ڕێژەیە کە لە هەڵبژاردنەی پێشوودا بەدەستهێنا کە لە سەدا 40 دەنگەکانی بەدەستهێنا پارتی داد و گەشەپێدان ئاکەپە کە ئەم سەرۆکایەتی دەکات. ڕەجەب تەیب ئەردۆغان لە ئێستادا دیارە دەنگی داوە چاوەڕوان دەکرێت کە لێدوان بدات بۆ میدیاکان. Öncelikle bugün tabii yaklaşık 54 milyon نزیکەی 54 میلیۆن هاوڵاتیمان چوونە سەر سندوقەکانی دەنگدان. ئەم هەڵبژاردنە لە دوای هەڵبژاردنەکەی حوتی حوزەیرانەوە بوو کە جێگیریەکی لێ نەکەوتەوە هەڵبژاردنەکانی حوتی حوزەیران. حکوومەتێکی لێ نەکەوتەوە کە بە ئاسانی دروست ببێت پێویستی بەم هەڵبژاردنە کرد. ئەم هەڵبژاردنەی ئەمڕۆ ئەنجام دەدرێت. هیوادارین سەقامگیری و لێ بکەوێتەوە زۆر گرنگە بۆ وڵاتەکەمان و هاوڵاتیانمان. ئەمڕۆ هاوڵاتیانمان بڕیار لەو بارەیەوە دەدەن ئیرادەی نیشتیمانی هەمومان پێکەوە پێویستە ڕێزی لێ بگرین. دیموکراسی لەسەر ڕێگای خۆیدا تورکیا زۆر لە ڕێگای دیموکراسی بڕیوە. لەم بەم هەڵبژاردنەی ئەم ڕۆژ دیسانە دووبارەیە کاتەوە کە ڕێگایەکی دوور و درێژی دیموکراسی بڕیوە. هیوای خێر و بەرەکەت لە ڕێگەی ئەم هەڵبژاردنەوە و دەخوازین بۆ نیشتیمانەکەمان. دامەزراوەی باڵای هەڵبژاردنەکان لە وڵاتەکانمان، دامەزراوەکانی ناو شار و شارۆچکەکان هەمومان هیوای سەرکەوتنیان بۆ خوازین سوپاسیانەکەین. لە ئەستەمبوڵە بووم لەوێ ئەنجامەکان نەبینم. کردنی ڕەجەب تەیب ئەردۆغان لە پرۆسەی دەنگدانەکە کە لەم لێدوانی بۆ میدیاکان ئاماژەی بۆدا کە هیواخوازە کە سەقامگیری لەم هەڵبژاردنەدا بکەوێتەوە. ئاماژەی بۆدا کە تورکیا لە چەند پرۆسەیەکی دیموکراسیدا تێپەڕیوە. پرۆسەکەی ئەمڕۆژ بەشێکی ترە لەو دیموکراسیەی وەک خۆی ئاماژەی پێدا. هیوای خواست کە سەقامگیری لەم هەڵبژاردنەدا بکەوێتەوە. ئاماژەشی بۆدا کە پارتەکان پێشتر نەیانتوانی هاوپەیمانەتیەک پێک بێنن
بۆ پێکێنانی حکوومەتی